کۆبوونەوەی ئەمڕۆ کە ئەنجامەدرێت یان ئەو شێوازە مەراسیمەی بەڕێواچێ لە دوای 8 مانگ لە دەست بەکاربوونی پەرلەمانی کوردستانە لە دوای نزیکەی 7 مانگ دەست بەکاربوونی پەرلەمانە لەماوەی ئەم 7 مانگەیە تەنها و تەنها ئەم دەستگا گەورەیە پەرلەمانی کوردستان یەک پرۆژە یاسایی دەرچواندووە ئەویش پرۆژە یاسای سەرۆکایەتی هەرێم بووە کە بۆ کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم و حەلکردنی کێشەی حیزبەکان بووە لە کاتێکا بووە ئەم دەستگایە لە ئاز بەرپرسیارەتیەکی زۆر گەورەترا بووایە و خەریکی کێشەی خەڵک و خەریکی کێشەی هاوڵاتیان و موچەخۆران و خانەنشین و کاسبکارانە بووایە ئەمە جگەلەوەی کە تێبینیەکی زۆر گەورە هەیە لەسەر ئەنجومەری وەزیران و وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی دارایی بەوەی کە بەپێی راپۆرتەکانی دیلۆیت کۆتا راپۆرتی دیلۆیت کە باز لە فرۆشی نەوت و داهاتی نەوتی سێ مانگی کۆتایی ساڵی 2010 کە داهاتی هەرێمی کوردستان لە فرۆشی نەوتە زیاتر بووە لە 2 ملیار دلار ئەم 2 ملیار دلارە واتە مانگانە نزیکەی 700 میلیۆن دلار تەنها داهاتی مانگێکی هەرێمی کوردستان بووە لە فرۆشی نەوتە ئەمە سەرباریەوەی کە داهاتی ناوخۆ و خاڵە سنوورەکان نزیکەی زیاتر لە 200 میلیۆن دلارە بێ ئەمە جگەلەوەی کە لە سەرەتای مانگی 2019ەوە لە بەغدادەوە مانگانە نزیکەی 500 میلیۆن دینار هاتووە بۆ هەرێمی کوردستان ئەم بابەتانە هەمووی پێکەوە واکە کە داهاتی مانگانەی هەرێمی کوردستان لە کۆتایی ساڵی 2010 و سەرەتای ساڵی 2019 مانگانە زیاتر بوو بێ لە 1 ملیار دلار واتە دوو هێندەی یان هێندە و نیوێکی ئەو پارەی کە پێویستە بۆ پێدانی موچە ئەم بابەتانە ئەو بابەتانن کە ئەبووای ئەم پەرلەمانە کاری لەسەر بکات لەبەرەوەی کە ئەم هەموو داهاتە زۆرە هەیە یعنی زیاتر لە 1 ملیار دلار داهاتی مانگانەی هەرێمی کوردستانە لە کۆتایی ساڵی 2010 و سەرەتای ساڵی 2019 کەچی ئێستا کە لە مانگی شەشاین موچەی مانگی سێ نەدراوە بە هاوڵاتیان و خانەنشینان و پێشمەرگە ئەمە ئەو بابەتانەیە کە بوایە پەرلەمان پێوەی سەرقاڵ بوایە لە هەموو دنیاە حیزبەکان خەریکی چارەسەرکردنی کێشەی خەڵکن لە هەموو دنیاە حیزبەکان خەریکی پەرلەمان خەریکی چارەسەرکردنی کێشەی خەڵکە کەچی لە هەرێمی کوردستانە بابەتەکە پێچەوانە بۆتەوە بە پەرلەمان و بە خەڵک خەریکن کێشەی حیزبەکان چارەسەرەکەن پەرلەمان و خەڵک سەرقاڵ کراون بە کێشەی حیزبەکانەوە و داهاتێکی زۆری هەرێمی کوردستان لە فرۆشی نەوت و لە داهاتی ناوخۆخاڵی سنووری و لەوەش کە لەو بجێش کە لە وەخداوەیە ئێستا دیار نییە و نازانی بۆچی موچەی پێ دابەش ناکرێت لە کاتی خۆیان نازانی بۆ پاشەکەوتی موچەی پێ دابەش ناکرێت بۆ پاشەکەوتی موچە ناگەڕێتەوە بۆ هاوڵاتیان یعنی ئەوەمان بینی کە ڕووداوەکانی کوشتن چەند زۆر بووە برا دەستێچێتە برای خۆی لەبەرەوەی قەیرانێکی ئابووری زۆر قوڵ هەیە لە هەرێمی کوردستانە کوا ئەوەی کە باسییان نەکرد کە پاشەکەوتی موچە لابرا و بازارە بژێتەوە بڕۆ لە ناو بازارە بازارێکی چەقبەست و کاسبکاران هەمویان هاواریانە بە دەست بێ بازاڕیەوە بڕۆ سەیری خوێندن کە بڕۆ سەیری کەرتی تەندروستی کە ئەمە ئەو بابەتانەیە کە ئەبوایە ئێساس حەو مانگە پەرلەمانی کوردستان کاری لەسەر بکردایەوە کێشەکانی هەل بکردایە بەڵام بەداخەوە هیچ کام لەم بابەتانەی نەکردووە تەنها هاتوون پەرلەمانیش و خەڵکیشیان مەشغوڵ کردووە بە بابەتێکی سەرۆکایەتی هەرێمەوە یعنی خەڵک سەرۆکی بابەتی سەرۆکایەتی هەرێمی بۆچێ لە کاتێکا موچەی نییە کەسابەتەکەی وەستاوە یعنی کرێکار ئیشی دەست ناکەوێت گەنج بێکارە هەلی کار نییە موچەی خانەنشینی دابەش نەکراوە بازار هەمووی وەستاوە چەق بەستوییەک لە هەلی کار و لە بێبازاریە هەمووی سەرچاوەکەی گەڕێتەوە بۆ ئەم نائستقراریەتەی کە لە هەرێمی کوردستانە بەدەست حیزبەکانەوە گیرۆدە بووە لەبەرەوە بەڕاستی پەرلەمانی کوردستان لە باتیەوەی خەریکی مەراسیم و ئاهەنگگێڕان و ئەو بابەتانە بوایە و ئەنجومەنی وەزیران لە باتیەوەی سەرقاڵ بوایە بۆ مەراسیمانەوە ئەبوایە ئێستا لە کۆشکەکان بەهات نایەتە دەرەوە بوایە لە ئاهەنگەکان بەهات نایەتە دەرەوە و ئاوڕیان لە خەڵک بدایەتەوە سەیری خەڵکیان بکردایە سەیری گوزەرانی خەڵکیان بکردایە
بەداخەوە یعنی ئاهەنگگێڕان و تەشریفاتی جێی فەخر نییە، بەڵکو ئەوەی کە جێی فەخرەوە ئەبێ فەخری پێوە بکرێ ئەوەیە کە بڕۆن نەخۆشخانەیە دروستکەن و بیخەنە خزمەتی خەڵکەوە ئەنجا فەخری پێوە بکەن. کۆمەڵێک خوێندنگە دروستکەن و بیخەنە خزمەتی خوێندکارەکانمانەوە پاشان فەخری پێوە بکەن. هەلی کار بڕخسێنن، پرۆژەی استراتیژی بکەن لە هەرێمی کوردستانە، ئەوە جێی فەخرە، نەگەوەی کە تۆ بێی مەراسیمێکی تەشریفاتی و ئاهەنگە بجێڕی بۆ بەرپرسە باڵەکان و مناڵی فەقیریش لە بێکاری و لە بێموچەی و لە بێ گوزەرانیە زرتەی چاوی بێت و خەریکی قوربەسەری بێت و لە بازارەکان بسوڕێتەوە بە بێئیش و بە بێکار نەخۆی نەگەنجەکانمان نەباوک و کەس و کارەکانیان لە گوزەرانێکی خراپە ئەگوزارێن. لەبەرەوە بەڕاستی ئێستا کاتیەوەیە کە پەرلەمانی کوردستان ئەو پرۆژانەی کە پێشکەشی کراوە کە ئێمەش خۆمان وەکو فراکسیۆنینەوەی کۆمەڵی پرۆژەمان پێشکەش کردبووە، دەبواە ئەو پرۆژانی کە لە خزمەتی خەڵکایە ئەو پرۆژانی بێنایەتە پێشەوە. ئێستاش گرنگەکەی پەرلەمانی کوردستان واز بێنێ لە حەلکردنی کێشەی حیزبەکان، خەڵکی سەرقاڵ نەکەن بە کێشەی خۆیانەوە. بەڕاستی سەیرە، یعنی وەکو باسم کرد دنیا عکس بۆتەوە لە هەرێمی کوردستانە، خەڵک مەشغوڵ کراوە بە کێشەی حیزبەوە، خەڵک مەشغوڵ کراوە بە کێشەی کەسەکانەوە. ئەبێ پەرلەمانیش و حکوومەتیش و بەرپرسەکانیش و سیاسەکانیش هەمویان خەریکی کێشەی خەڵک بن و خەریکی خزمەتکردنی خەڵک بن و لە خزمەتی خەڵکا بن و سەرقاڵ بن بە خەڵکەوە، نەک خەڵک سەرقاڵ بکەن بە خۆیانەوە. لەبەرەوە پەیامی ئێمە لەم ڕۆژەیە ئەوە بوو کە بایکۆتی ئەو مەراسیمەمان کردووە، لەبەرەوەی بابەتێکی گرنگی ڕۆژی نازانین، ئەوەی بەلای ئێمە گرنگە گوزەرانی خەڵکە، موچەی خەڵکە، بژێوی ژیانی خەڵکە، هەلی کارە، بژانەوەی بازارە، خزمەتکردنی خەڵکە، کەرتی تەندروستیە، کەرتی پەروەردەی هەتا دوای ئەم بابەتانە حەل بکرێ لەلایەن پەرلەمانی کوردستانەوە و پەنجە بخرێتە سەر ئەم برینانە و چاودێری حکومت بکرێ و ئەو داهاتە زۆرە بخرێتە خزمەتی خەڵکەوە. ئەمە ئەولەویەتی ئیشی ئەمە و ئەمە گرنگە بەلای خەڵکیشەوە و بەلای ئێمەشەوە، بۆی بایکۆتی ئەو بابەتەمان کردووە و ئێستا ئێمە لەناو باڵەخانەی پەرلەمانەوە قسە بۆ جەنابتانەکەین. زیاتر لە 2 ساڵە ئەو بۆشایی یاسایەمان هەیە و دەریش کەوتووە کە ئەو قەیرانی کە بەرۆشی خەڵکی گرتووە قەیرانەکە بریتە لە خراپ بەکارهێنانی ئەو داهاتی کە هەرێمی کوردستان هەیەی، نەگەوەی کە سەرۆکێک لە شوێنەکابوونی هەبێیاننا. تۆ ئەگەر وڵاتەکەت هاوڵاتیەکانت وەکو ئەوروپاژین فەرمو بڕۆ مەراسیمێکی وەکو ئەوروپاش بۆ سەرۆکەکەت بکە، بەڵام هاوڵاتیەکانت وەکو لە گوزەرانێکی خراپە ئەژین لە بارێکی دارایی و ئابووری زۆر خراپان، ناکرێ بەرپرسەکانمان لە ناو کۆشک و تەلارەکانە خەریکی ئاهەنگ و مەراسیم جێڕان بن. وەرن خزمەتی هاوڵاتیەکان بکەن، ئاستی گوزەرانی ئەوان بەرزکەنەوە، موچەیان بۆ دابینکەن، موچە پاشەکەوتەکانیان بۆ بژێرنەوە، بازار بۆ بژێنەوە، هەلی کار بڕەخسێنن، خزمەتی مناڵەکانمان بکەن، خزمەتی خەڵک و ئەوە نییە کەرتی تەندروستی و کەرتی پەروەردە و کەرتی بازرگانی ئەوانە بکەن، دوایە بڕۆن مەراسیم و ئاهەنگی خۆشتان بجێرن، بەڵام بە بازاڕێکی وەستا و بە کەسابەتێکی خراپ و بە ئابووریەکی داڕما و بە موچەیەکی دواکەوتووی 3-4 مانگە و بە تەندروستیەکی وێران و بە پەروەردەیەکی دواکەوتووە ناتوانانی تۆ بڵێ منیش مەراسیم وەکو ئەوروپا ئەگێڕم. هاوڵاتیەکانت وەکو سوودان بێت و سەرکردەکان وەکو ئەوروپیەکان بچن مەراسیم گێڕن، ئەمە یەک ناگرێتەوە لە یەک کاتە.